باقسەکردنی زیاتر لەبارەی درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان و ئەنجامنەدانی کۆبوونەوە لەسەر و دووپرسەی کە پەرلەمانی کوردستانی بۆ درێژکرایەوە بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵماندایە. دکتۆر، ئەم کاتتان باش، وادەی پەرلەمانتان درێژ کردەوە بۆ نووسینەوەی دەستور و دیاریکردنی وادەی هەڵبژاردن، بەڵام لەسەر هەموو شتێک کۆبوونەوە لەسەر و دووپرسە نەبێت. بۆ سپاس کاک کۆمار بۆ بایەختانتان بەو دوو بابەتە لە بنچینەدا کە دوو بابەتی سەرەکی و گرنگن و پەیوەستن بە هەم ژیانی سیاسی، کایە سیاسی لە هەرێمی کوردستان، هەمیش پەیوەستن بە کایە حکومڕانیەت لە هەرێمی کوردستان و کایە حیزبایەتی لە هەرێمی کوردستان و ژیانی ئاسایی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بە تەواوی پێکهاتەکانەوە. هەرچی ئەوەی کە بابەتی یەکەمە پرسی هەڵبژاردن خۆت دەزانی لە پێش درێژکردنەوەی ماوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەو بابەتەواتە بابەتی هەڵبژاردن مشتومڕێکی سیاسی دروست کرد، واتە تقریبا نەتوان بڵێن بوو بە چەقی ململانەی سیاسی یاخود مشتومڕی سیاسی نێوان هێزولانە سیاسیەکان. وەکو خۆمان بەش بە حاڵی خۆمان پارتی دموکراتی کوردستان ئەمە هەل لە دەستپێکەوە لەگەڵەوە بووین کە هەڵبژاردن لە وادەی خۆیان دیاری بکرێت. بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژی بە مەرسومێک ڕۆژی هەڵبژاردننی خولی شەشەمی پەڵەواری کوردستانی دیار کرد. بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی دەربڕی بۆ هەموو هاوکاریەکی لۆجستی بۆ کۆمیسیۆن و ئیشکالەتی ئەوەش هەبوو بە دیوێکە کە کۆمیسیۆن بووە یا تەمەنەکەی درێژکرابایە یانش ئەوە تا وایە بە یاسایەک ئەمواری یاسای کۆمیسیۆن بکرابایە. بەڵام بەرحاڵ ئەوەی پێداگری هەندێک هێزولانی سیاسی بۆی کە هەڵبژاردن لە وادەی خۆیان نەکرێت. دوجار پارتیش بۆ پێخەمەت بەوەی کە یەک ڕێزی و تەبای نێوان هێزولانە سیاسەکان لە هەرێمی کوردستانە تێک نەچێت و بمێنێ و تەوافقێکی سیاسی مادەم هێزولانە سیاسەکان یا بەشێک لە هێزولانە سیاسەکان لەسەر ئەوە ڕشت بوون کە هەڵبژاردن لە وادەی خۆیان نەکرێت. یارە هەندێ کێشە و گرفت هەبوو پەیوەست بوو بە نێوخۆی ئەم حزبانەوە، هەندێک گرفتە بوو نانەویست لە منتەڵەقی ئەوەوە هەڵبژاردنێک بکرێت کە زیان بە بڵێن دەنگدەرانی ئەوان بکەوێت. ئێمەش وەکو پارتی دموکراتی کوردستان بۆ لە پێناوی ئەوەی کە یەک ڕێزی نێوان هێزولانە سیاسەکان بەرقەرار بێ و استقراری هەرێمی کوردستان تێک نەچێ، ئێمەش دوجار بڕیاریەوەمانداکە لەگەڵەوانە وادەی خولی پێنجەمی پەڵەوانی کوردستان درێژکەین بۆ ئومێدی ئەوەی کە لەم وادەیەدا کە درێژ کراوەتەوە بۆ دوو وەرزی یاسادانە توانین هەڵبژاردنێکی بۆ خولی شەشەمی پەڵەوانی کوردستان هەڵبژاردنی پاک پێگەر بکرێت. ئەوشی کە پەیوەستە بە بابەتی دەستور تا کۆمەر جەناب دەزانی لە خولەکانی ڕابردوو تا ساڵی 2015 دیسان بابەتی دەستور مشتومڕێکی سیاسی دروست کرد. جاران بیانووی ئەوە هەبوو کە ڕەنگە هۆکاری دەرەکی هەبێ بۆ ئەوەی کە دەستورێک خەڵک کوردستان نەبێتە خاوەن دەستور لە کاتێکدا کە دەستوری عێراقش مادە 120 بە ئاشکرا ئەڵێ هەرێمی کوردستان بۆ هەیە دەستوری خۆی هەبێ، بەڵام دوجار دەرکەوت وێڕای ئاستەنگی سیاسی لە دەرەوە هەڵبەتە ئاستەنگی نێوخۆی هەبوو کە ڕەنگە ئەمە بە شێوەیەک ئاستەنگی دروست کرد هۆکارە دەرەکیەکان نەیانتوانی بەو ئەندازە ئاستەنگ دروستکەن. ناوخۆیەکان چی بوو؟ هێزولانە سیاسی بە ڕەچاوکردنی هەندێک بەرژەوەندی تەسکی خۆیان ڕێگەیان نەدا کە پرۆژەی دەستور بچێتە سەر و دوجار ریفراندۆمی بۆ بکرێەوە خەڵکی کوردستان ببێتە خاوەنی دەستوری خۆی. هەندێک بڕگە و مادە هەبوو یا هەندێک تەوەر هەبوو ئەمان پێداگیریان لەسەریە کرد کە بەحساب ئەبێ سیستەمی سیاسی ئاوا بێ، هەندێک مادەی دیکە هەبوو. ئەم بابەتانە خۆتەزانی دەستور کاتێک کە پرۆژە نووسرێتەوە چێتە ریفراندۆمەوە تا دوجار خەڵکی کوردستان بە زۆری نا دەنجی لەسەرەداوە بێتە دەستور تا مسودە بێ و ڕەشنووس بێ درافت بێ لە نێوان هێزولانە سیاسەکان. ئەوە و کاتە توانین بڵێن ئەمە پرۆژە یاسایە یا پرۆژە دەستورە لە نێوان هێزولانە سیاسەکان بۆ چوونەکانیان هێشتا جێگیر نەکراوە. کاتە جێگیرە بێ دەستور وەکو عەقدێکی ئیجتیماعی سیاسی کاتێکە خەڵک دەنگی لەسەردەدا و هاوشێوەی دەستوری عێراقی ساڵی 2005. ڕێز دکتۆر ڕێبوار بابکەی بۆ بەڕوونی باسی ناکەن، بۆ بەڕوونی ناڵێن فلانە لایەنی سیاسی لەسەر فلانە بڕگە و مادەی دەستور ڕازی نییە نایڵێ هەرێمی کوردستان ببێتە خاوەنی دەستور؟ زانکە کۆمار ئەوە توان بڵێم ڕابردوو بوو ئەوەکو فلاشباکێک باسب کرد. ئێستا دەکرێت بڵێن ئیرادەیەکە یاخود لڤینێک یا جوولەیەکی سیاسی بە تایبەتی لە ساڵی 2021ەوە هەم لەسەر ئاستی سەرۆکاتی هەرێمی کوردستان بەڕێز کاک نشیروان بارزانی دەستی پێکرد و هەمیش جەنابی سەرۆک بارزانی پێشنیار و مبادرەی ئەوەی کرد کە
پێویستە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان هەوڵ بدرێ کە زەمینەی نووسینەوە و ئەقرارکردنی دەستور هەبێ لە پەرلەمانی کوردستانە ئێمە با قسە لەسەر ئەمڕۆ بکەین و بەیانی بکەین ئەوەی کە لە ڕابردوودا گوزەشت و ڕۆی ئومێد دەکەین لە خولی ئێستادا یا بتوانین لەو ماوەی کە هەیە هێز و لانە سیاسەکان بە تەوافقێکی سیاسی بکەونە دیالۆگ و گفتوگۆ لەسەرەوەی کە پرۆژە دەستورێک ئامادە بکەن دوجار خەڵکی کوردستان دەنگی پێبدا چونکە هیچ مانعێکی دەستوری و یاسایی نییە بۆی کە خەڵکی کوردستان نەبێتە خاوەن دەستور یەشەکە لە کۆڵەکە هەرە سەرێکیەکان ڕێخستنەوەی دامەزراوەکان دیاریکردنی پەیوەندی نێوان دەسەڵاتەکان تەنانەت کە ئەی ئۆپۆزیسیۆنیش لە هەرێمی کوردستان ئەکرێ بە لە ڕێگەی دەستورەوە تەنزیم بکرێ هەروایە عادەت نەزەر بکرێ بە هەموو ئەو بابەتانەی کە بە شێوەیەک لە شێوەکان ڕەهەندی یاسایی و مؤسساتی با بڵێن سیاسیان هەیە لە هەرێمی کوردستان بۆیە دەستور ضرورەتێکی سیاسیە پێویستە خەڵکی کوردستان خاوەنی دەستوری خۆی بێت چونکە وەکو باسم کرد هیچ مانعەکی دەستوری نییە تەنانەت دەستوری عێراقیش لە مادە 120 باشکرە دانی بەوە ناوە کە هەرێمی کوردستان بۆی هەیە دەستوری خۆی هەبێت. دکتۆر کاتم زۆر کەم ماوە بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم یەکێتی و پارتی ئێستا بینیان تەواو نییە ئەنی لە ڕاگەندەکان ڕەنگە بڵێن ناکۆبوونەوە هەیە و دانیشتن هەیە و قسەکردن هەیە بەڵام لە ئەرزی واقع هیچ نییە لە نێوانیاندا کارگەشتوتەوەی ئەمریکا تەداخڵکات تا کۆمانە پێکەوە دانیشتن و پێکەوە گفتوگۆ بکەن کاتێک یەکێتی و پارتی کێشیان لەسەر شێوازی حکومڕانی هەیە یەکێتی گلەی لە پارتیەکە پارتی گلەی لە یەکێتیەکە تا لەوێ نەگەنە ڕێککەوتنیەکە توانن لەسەر پرسی دەستور بگەنە ڕێککەوتن زانکە کۆمار با ئەوە ڕاستکەمەوە یەشێتی بەڕاستی ینی نەک لەسەر شێوازی حکومڕانیەت تێبینێش شێوازی حکومڕانیەت شێوازێکە کە سەلمێنراوە ئەکتیڤە ئەدای باشە خزمەت گوزاری پێشەشەکە ئەمنیەتت بۆ دابینەکە سەرچاوی ئابووریت بۆ فرە چەشن ئەکا حکوومەتت بۆ ئەلکترۆنی ئەکا و بە بەراورد نەک بە عێراق بەڵکو بگرە بە وڵاتانی دراوسێش تەجروبەی حکومڕانیەت لە هەرێمی کوردستان و کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان ڕەنگە بەواقعی قسە بکەین و بە ئینسافەوە قسە بکەین ڕەنگە تەجروبەی حکومڕانیەت وڵاتانی دەوروبەریش نەکاتە ئاستی تەجروبەی حکومڕانیەت لە هەرێمی کوردستانە بۆیە ئەمە واقعەکە هەموو خەڵکی کوردستان دەرکی پێدەکات بەڵام ئەوەی کە هەیە لەلایەن هەندێک هێز وڵاتی سیاسی بە تایبەتی ئەگەر یەکێتی بڵین هەندێک بابەت هەبووە لە ماوەی ڕابردوو کە پرسێک بۆ پەیوەست بۆ بە دادگا پرسێک بۆ پەیوەست بۆ بە دەستگا فەرمیەکانە یەشێتی ویستویەتی بە حزبی بکە بۆ نمونە تیرۆرکردنی عەقید هاوکار جافە هەندێک بابەتی دیکە بووە بابەتی ئەوەی کە ڕێگەن نەدرێت چاکسازیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بگاتە خاڵە سنووریەکان بە تایبەت لە باشماخە ئەو شوێنانە کە لە بنچینەدا ئەگەر بۆ نمونە یەکێتی ریشپاری کوردستان لەگەڵەوە بێت کە کاروانی چاکسازی بەردەوام بێ و بەرووبوومی هەبێ و خەڵکی کوردستان سوودی لێ بێنێت دەبێ ئەم ڕێگە بەوە بدا کە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی خۆی فراوان کە بگەینێتە هەموو شوێنەکانی کوردستانەوە لە هەموو شوێنەکانی کوردستان پێویست بوو چاکسازی بکە بەڵام ئەوەی کە هەیە بەداخەوە تێڕوانینێکی حزبی تەسکە بۆ بەرژەوەندی خۆیان ئەوەیە کە دەیانەوێت تانە و تەشەرە لە تەجروبەی حکومڕانیەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن کە پێم وایە ناتوانێت بکەن چونکە وەکو واقع سەلمێنراوە بۆ خەڵکی کوردستان کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و تەجروبەی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک و پێودانگێک سەرکەوتوو بووە. بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی سپاس کە لە هەولێرە لەگەڵماندا.